سەرباری و فراوانبوونەی چەمچەماڵەوە قەزایەکی دێرینی کوردستان بە خۆیەوە بینیوە، بەڵام ڕێژەی سەوزایی لە قەزاکەدا لە ئەستی پێویستدا نییە. ئیش کراوە هەتا بڵێ ئیش نەکرایە، بەڵام بەڕاستی ئەگەر هەتا بێ سەوزای زیاد بکرێت لە ڕووی تەندروستی لە ڕووی کۆمەڵی ژینگەیەوە سوود بە ئینسان ئەگەێنێت. وەکو سەوزایی کراوە بەڵام شێوازێکی وا نەکراوە بڵێ بە هەموو شتێک گشتگیرە بگاتە ستانداردێک یعنی جیهانی بێت و شتێکی باشی بۆ هاوڵاتیان. ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای چەمچەماڵ بە خۆی و بە ناحیەکانیشەوە لە 10 ساڵی ڕابردووە زۆر خراپ بوو، بەڵام ئێستا تا ڕادێک فەرقی کردووە و جیاوازی هەیە، هەرچەندە لە هەندێ گەڕەک و شوێن و بۆشاییە بەڕاستی لە جیاتی ئەوەی سەوزایی بڕوێنرێ، لە جیاتی ئەوەی ڕۆک بڕوێنرێ، لە جیاتی ئەوەی هەوڵی پاکردنەوەی ژینگە بدرێ، بەڵام ژینگەی تیاپیس ئەکرێت. بە ڕێژەیەکی کەم هەیە، بەڵام وردە وردە خەریکە ئەگەینەوە ئاسی کە ڕێژەی سەوزایی لە چەمچەماڵە زیاد بکرێت و خەڵکانێکی زۆر لە هەوڵی ئەوەیان هەم لە بەردەم ماڵەکانیان هەم نزیک شوێنەکانێک کە شوێنێکی چۆڵەیە هەوڵە دەن بیکەنە باخچە تاکو ڕێژەی سەوزایی لە شاری چەمچەماڵە زیاد بێ. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش ئاماژە بە هەوڵەکانیان دەدات بۆ فراوانکردنی پانتای سەوزایی لە سنوورەکەیان و ڕایدەگەیەنێت هەوڵەکانیان لەو پێناوەدا بەردەوامی هەیە. لە ئێستا ڕێژەی سەوزایی لە سنووری چەمچەماڵە ڕێژەی سەوزایی نزیکەی لە 4 ئێمە بەردەوام لە هەوڵی ئەوەیان کە ئەو ڕێژەیە بەرز بکەینەوە. لە ئێستاە بە خۆشحاڵیەوە 120 داهاتی شارەوانەکان بۆ خۆمان خەرج دەکرێت. لەو داهاتی ئێمە دەرخستەمان بۆ 2 باخچەی بچووک کردووە، شوێنی تایبەت بە حەوانەوەی گەنجان و لەگەڵەوە ڕێژەی سەوزایی زیادەکە لە ڕێگەی چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتیشەوە لە هەوڵی دروستکردنی چەند ناوچەیەکی سەوزایی و دروستکردنی پشتێنەی سەوزین بە دەوروبەری چەمچەماڵە بۆەوەی بتوانین ئەو ڕێژەیە بگەین لە ستانداردی جیهانی. وە شارزانی بواری کشتتوکەڵ ئاماژەیان پێدا لە ئێستادا ڕێژەی سەوزایی لە چەمچەماڵ لە 4 تێپەڕ نەکردووە و ئەمەش دەخوازێت ئاوڕی زیاتر لەو بوارە بدرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.